ڕووداوێکی هاتوچۆیە لەسەر ڕێگای تاسڵجە بۆ دوکان نزیک گوندی کانیخان کە بەهۆیەوە نەقیبێکی پێشمەرگە گیانی لەدەستدا و سێ کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. ئەو کەسەی لە ڕووداوەکە گیانی لەدەستدا ناوی ئاریاز محەممەدە و پلەی نەقیبە لە هێزەکانی پشتیوانی دوو، باوکی دوو کچە بەناوەکانی ئەنوشە و پروشە. لە کاتی گەڕانەوەی لەگەڵ ئەمیدێک و دوو پێشمەرگەی دیکە لە ڕێگەی دووکان تووشی ئەو ڕووداوە بوون. ئێرە مزگەوتی ئەحمەد زەهاویە لە بەکرەجۆ، خانەوادە و کەسوکار و هاوڕێکانی بەدڵێکی پڕ لە خەم و حەسرەت و چاوی پڕ لە گریانەوە بە دیار تەرمەکەیەوەن. من لەسەر ئیشوکاری خۆم بووم، تەلەفۆنێکم بۆ ئەو لە خێزانمەوە وتی ئەڵەن تووشی حادیسە بووە، تکە تەلەفۆنم کرد و بە دواشۆنم بۆ کرد، فەوجە ئامە لیواکەی تەلەفۆنی بۆ کردم، ڕقەمی منی وەرگرت بوو تی کە شتێکی وا بووە لە ڕێگاین جەنازەکەی هێنینەوە بۆ توبعەدلی. ئەرکی خۆی کردو زۆر زۆر بە جوانی، دڵسۆز بووە، کوڕێکی نیشتمان پەروەەر بووە، خاک پەروەەر بووە، هەم خۆی زندانی سیاسی بووە، داکی زندانی سیاسیە، خوشکەکانی باوکی برایەکی لەو کاتەیە دیار نەماوە، دوو براشی لە دەروی وڵاتن و ماڵئاوایی نەقیب ئاریاز محەممەد بەوتەی فەرماندە سەربازی و هاوڕێکانی برینێکە لە دڵیان هەرگیز ساڕێژ نابێت. بەیانی زوو بە ئەرشێکی سەربازی کە ڕۆشتبوو بۆ هەولێر لەگەڵ چەند هاوڕێیشکەیە کەوانیش ئێستاکانە بریندارن لە خەسخانە، داوای شفای بەخێریان بۆکەن، خوای گەورە شفای بەخێر بۆوانیش بنێرێت. لە گەڕانەوەیاندا لە ڕێگەی دوکان سیارەکەیان لە ڕێڕەوی خۆی دەرچوو بۆ هۆی لە دەستدانی کاک نەقیبەریاس و برینداربوونی کاک ئەمید تەڵعەت و چەند پێشمەرگەیشی تریشمان کە ئێستاکانە لە خەسخانن، خوای گەورە شفایان بەخێر بۆ بنێرێ. کاگاریاس یەکێک بوو لەو زابطانەی کە لە شەڕەکانی دژ بە تیرۆریستانی داعش گەنجێکی خوێنگەر بوو کە دەور و تەسیرێکی کاریگەری هەبوو. لەبارەی ڕەوشی سێبریندارەکە لێپسراوی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی تەندروستی سلێمانی بە کورسات نیوزی ڕاگەیاند، باری تەندروستیان جێگیرە و هەژێر چاودێری تەندروستیدان. تەرمی نەقیب ئاریاز محەممەد دوای بەجێگەیاندنی ئەرکە ئاینیەکان لەسەری گەڕێنرایەوە بۆ پەیمانگای پزیشکی دادی سلێمانی و بڕیارە ڕۆژی شەممە دوای گەڕانەوەی کەسە ئازیزەکانی لە ئەوروپا لە گۆڕستانی بەکرەجۆ بە خاک بسپێدرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.